كاك عبو كاكا والله كاكا جيملي ودانقو من دار نصاغ أنا والله هالنصاغ كاكا كتيمة من قعري يسكو كاكا معدلي إخواني نصاغ معدلي إخواني والله كاكا مش لوان جرامو بس والله في منك رابي مكرن بس دانقو على اساس نفسي تنگ دبيتن والله يا برادرك ما نفسي زوزو تنگ دبي برادر شمي قوتي كاكا نفسي تنگو زوزو بيبا بندار ميوي رايقرا نفسي ديتو يعني اكسجين هي على اساس كرة كاكا والحاصل نيا حوكا معدلي إخواني ملدو أنا خوشيني والله اوجدت بو خوي بوي باشا اتو دارمي وتيا لماري او زورش مرق بصيري لو يعني معدل ميوي دتيني اري من دا اري تسبو تانينا اي باشا بو نايبه تصربح خوله انا ويدلي يستغلط بي ونفسي تنبي بتصربح لي از براجم كام بحر مان هيدي سفري شي خارجي بي بقى قيتك كتنيتي خارج بارده اري دبري او تيتي اري شيجن تيك دوا والله تايكوا دلم حفارك فروش اري والله فروشتت اري والله دو سي زاران بدبيان ايش من دا دوله عادي جيب حيروت سبيبي داچي داكم او شنانيا بري والله هوا ما شاء الله قوربوا هندايا جاير اري والله ابي روجي اوندوكا ولا بيرتا تيشتاني يا بابا تشيج نيا تشيج وتشي اويا غفاك بخوي قوره دبي اري بخوا ابي روجي مساعد ما بيرتا بيكابي بقاو بقدا قراي كره قلت ما هوش لا باش بيكابي اود نقود بقى الحارس ما فهم كلبوها ما شاء الله اللي بكاك عبو كز وكو كورنيا كز زو دا طبالا زو قورا اري والله اوزا اودامنا وابو كربراي خوم اوزا بوشي جبلت ببيراتوا سي كره اوي كثير رؤوف لا شتان ايه كاكا وكسكي جارم مرق الى ما اوي اموزاي خوي دايا ايوه كاكا دبي بمدني ونادني كره ديت دا خوازين نايدني تشيجه اتو هستي بس الى بنزين خانه دبك بنزيني محسن بكري ايه قلت لهم ولدم ايه والله هنا راس شو تجور الحمام راس هم يبخود دا راس يكلش قاطي لخوي دا قربي كدي حتى زي فرق يدرسوا دركش ابي اي هوارم هش يعني خوش بعقلين يا كاكا بوتي كان ناد دينوي دينوي ايش قلت كاكا من حظك ام بيت بقى مو زي خمكم انا حرمت خو بعقلين يا باشا اشتشوا اي باشا تشجا هاي خدا غضب اللي بقري دا تقيم دمغو يان مردينا كم يان بفرانكس دكم والله قال شي ازيت يا ابو اي يا هوارم ابو همو قلبي شو زي داري بزور يعني دابو والله دنا عبو امن ما دام او كابرا او هايكل او كارساتي اللي كتوا او واحد بيعمل لسدستي تو تجيهم دم برازا خو تجيهم دم برازا خو ما سعيد لو بزوري ميدا كاكا بزوري دبت مشكله بزوري تكاكا امش توشي او مشكله لما قنيدني والله شكرت خوات لو اري والله من تيجي خوم دانا بكره براي خوم كتي عدت يا اري والله بكره براي خوم دامنا والله براو مراني امن اصلا زارش كلا مالي خزور حتى يكرنا ابن نا والله من لقر مالي داك تيكل دم والله شي جا من ميت با اويناك بكره برايتو نا والله بدستوا نا بدستوا حتى امن ما بم اتو هيس اللي رزنيا اي وايا نا والله ايوه والله بس صاحبي او تسفيا قلنا صاحبي يسكني سعيد سبتو سلامت بيه درم ايشاكي بعاقري حال كان امش او درمتي شدنيا والله امن بعاقري حال دكام بس امنيا دبي لقرم بي دس ما كس سدوي برا ايه لا بيشت ولا صدسي تو عم تشجي خميد دبي حرب زوري حرب بزوري تشجي كوري جاعيره وتشجي مزاعيره امن هذا الدم خشينا ولا دم كربلا والله نادي كربلات ها غردني والله اديكو كابرا مال الروفي او هاكل او قزيال قوم امن ديدمي اموش الروفينا يقول لك امباسي ويدك تبغى اخرج لي قازانسكي خوناري موتشي والله اتو مادام روف او هازر لي كدي امن نابي او زر لي الا تشجي خم دمي ادي اگر ميدي بينك ميد بدستوي ديارا نا بدستو ده تو شيشي من جويكو شيشي روف خوي بستني ونيا خدا زاني كلا خنزر الدبانه كيدن من السملي دادن بري ناكم دي كوشو يعني لخوستان داك خراب ترى كاك عبو دي لغر بدسنك ماري صديق دي لغر بس غلط سعيد ما خداي غلط ومرتني اتو اقصد كد ام تو اقرب سكت تواوا يكون اخو او منكد رحمه لمريم حقش لي قازانسكي ديالا شي كربرا امرا ياخذني نوبنا يا ام ده كربرا ياخذ اذا تو ازاي تيجي من بدل كربرا ياخذ يقدر قبزاني او مالا تيدادا نشم يالنا او بيمكتي كتير دادنشي دانانشي سيرك ودوازده بياز قربان دولنا دو يجنانا داست برو بيشم ولا براتو زماني وادرش لي انا تقول نبا دوسي بيلا قمله براسو بدا با خدي ثاني واحد اي وايا او قلي
خەڵەی شەرد بێ 1 دقە بە دیارت دانا نەشم ئەو چیژە بە زۆر بەمێردەی کورە تو بزانێ لۆ خۆت کورە خۆ من زمانم بە زمانی سوتای خۆ کەفرم نەکرد قسەکەم کرد گوتم ماری مامڕۆ مشکل شویان لە قەومان کابرا ڕاستویتە ناعاقلێ ئەو غەڵەتە گەورەی کە بزانە ئەو بێعەقڵی والله سەدۆ بەرێ کاکە ئەوە کاک عەبوو هاتەک لە من ئێ قسەچی کرد ئەمن ڕاستوتە ئاقرم بەرێ کاکە ئەو زا من دەرێم حتا بە خۆم مایمە با جێبەجێکەم ئەتو دەزانێ ئەم لۆ چاتیمە ناوەڵە کاکە بەزە تو برا گەورەنی سەری منداریشم ببڕیا من هەر ڕاوەستایمە ئەو زە ئەمە مادام براینە حتا عام هیچ مشکلەمان نەخوای بە زیاد بکات درمان لێک عێجز نەبووە الحەمدولله ئەمن چیژەکەم جاعیر بووە ئەمن عەزم لێ بدەمە بە کرۆکەی برازە وەڵا کاکە ئەو جەوە گەورە دەبینەمە پێ باشە چیژەکە هەر چیژی خۆمە کوڕی نیشە کوڕی تۆ فەرقیەیە هەری ئەمە یەک نینە برای نینە والله ئەو زە من لۆیە حەز دەکەم بیت بەس کاکە دەکرێت پرسەش پێ بکەم والله ئەو تۆ پێی بێ بەکرد کوڕمە چ دەنگنێ بە تەمای خۆی کاکە صحیح دەرێم ئەو برازایەکەتە ئەرێ والله ئەو برازایەکەمە ئەتخوا لۆ من مەرێ لۆ خوای بێ شتۆ گەنجە کوڕش تۆ بەنجی چ و عاری چ ماخرە ئەوە دەلەی مانگە کەرجویتی دوایش بەلوش کام فڕێدایە ڕەحمە والله کاکە ئەو جەتو لۆ هایلی دەکە والله کەرجووی بووی نەجووی هەر برازامە کاکە تۆشە سەرجیراشکە دەلێ لەناو بوقچەی قەت کراوە ئەو جە مەسەلە چ کودەیە دەرێ پارو لە دەوی ئەگە بەربی تۆ بکەوتە کۆشی قازان سێبا والله شنە لەوەی خەشارە ساعت کاکە ئەوە هەبوو چ دەرێ والله ئەوە دەرێ ئەو برازاتە دەرێم دەرێ ماشەڵڵا لێبێ گەنجە چقی لەخوای بە زیادی ئەوجە کاکە بەخۆش شارەزای وچی ئەولادی خۆتە شارەزای چەند کاسبە من دەزانم نێژە چی ناچی هەموو نێژەکانی بەجەماعەتە لەخوای بە زیادی ئەو جەگە چاک بی و خراپی میمەوەی برازای خۆ هەر کوڕی خۆت حسابە ئەو زماناوەیە لێ شاتیمە دەمەوێت لۆ خۆتان خڕکەنەوە مامەستایە شتێ بگەین و هەندێک تیکلە و پیتلەمان لە بۆ حازرکەن و بەشکم لیمارە دەکەن واللهی کاکە ئەمە زۆر مەمنون هەرچی بێ ئەمە حازرین دەست لە دانێ بەسەر ئەو چاوەی نا بارتان قورس ناکەن ئەمن هەدیەم کردە بەس عاد و تۆکان واللهی بە خۆت برا گەورەی چیژی خۆتەوە کوڕ شەر کوڕی خۆتە ئەو زەمە دەڕۆیت ئەنگۆش زوو بە خۆ کاکە لێرە بن نیورانە لێرە ناوەڵە دەڕۆی لە پارە نانەکمان لەگە بخۆن خوا نەچینەوە بەڵێ والله با بڕۆینەوە من لەوانەیە ئەو شەوە لە خەفەتان هەنەن و دە با بڕۆن مامە نیورانی لێبە ناوەڵە دەڕۆن کوڕ هەستە دەستی مام دواتچکە کوڕم دێ دەستی مام دواتچکە دادی لەو چیە ئەوە لەسەر دەستی عەبۆش چکا من وحدم پێدا بوو گەلە مەمنون کاکە وا لە برایەتم بەخێر کەم نەکەم کاکە بۆ بەخێر بێ زیاد بە ئاوەدان بی بەخێر بێ سەر چاوە یاخوا بەخێر بێن سەر چاوە کاکە گیان زۆرم پێ خۆش بوو هاتن دەبڵێ بۆ ئەو جارەوە و جارەکانی دیکە نییە ئەگەر نەش هاتنایە بە خۆم خەبەرم لە دوو دەناردن دەزانی بۆ ئەوە سەعید ئەفەندی بەتەمایە شنەی کچم بداتە برازای خۆی کو دەبێتن ئەتوسە لە مێژە قەولت بە مندا ئەم کچی خۆم دەدەمە برازای خۆم ئێستاکەت و ئۆی لەشکۆ دامەزراندێ لەگە سەعیدی کو دەبێتن ئێوە برام ڕاستەکەی بەڵام من دەسەڵاتم نییە جاران من دەسەڵاتم هەبوو ئێستا کابرا وەڵا زمانی ئەوەندە درێژە بەسەرم نازانم ئەتو دەرگۆ ئەم سەیتەرە مەسە سەعیدی و سەعیداوقەیە لە پەنجەم و نازانم شێرەکە لێ دەنا ڕوێکە لێ بەرەداوە کو دەبێتن بەخوا برام وا بوو هەتا دوونێ ئەو عەبۆیە عەبۆ و کابراکەی هەبوو چێ دەڕەشی ئەو دیو جیرانمانە هات لێرە دانێژوتی وەڵاو چیژی ڕەوف خۆش سوتاندەوە بە زۆر بە مێرگیاندا و نازانم چی ئەویش سەعید هەڵگەڕایە وتی من مادەم وای لێ هات چیژی خۆم دەدەمە برازام وتم نەوەڵا من قبول ناکەم من وعدەمە برای خۆم داوتی نەوەڵا یا بۆ برازای خۆمە یا دەیکوژم وەڵای شتوا قبول ناکەین بەخوای پلانش قبول ناکەم دەبینە بوو لە دەوری سەر گەڕێک و جۆ بگرە مادەم وای لێ هات تا ئەوان نەهاتوونەتە پێشەوە کار لە کانە ترازاوە ئێوە زوو وەرن بۆ داخوازی ئەمە ئینشاڵڵا سبەی هێوارەی دی دەباشە بە قوربان منیش چاوەڕێتانەکەم ئەم کوڕی دنیا بەسەر بە هاتەوە سەعید وەرە بەخێر هاتیوە وەرە بەخێر هاتیوە علیکم السلام ورحمة الله بەخێر بێ باشی زاشی بەخێر بێ خۆش بی دانیشن دانیشت وەستە کابرا بۆ وا بە ساردی بەخێر هاتنیانەکەی بەخێر بێەوە زارشکەش بەخێر بێەوە سەعید ئەوە لۆ جوابیان نادەیەوە سەعید ئەوە خێرە و هاشانتان لەشانی یەک گیر کردیا لەو سەری گەڕەچە جێم لە دەنجینگۆیە تۆ حرامە برام نییە برازام نیەویدی ئەوجە براتە قابلە چییە خۆچێ ئەوە نییە ئەرێ سەعید بۆ ئەندەم ڕمۆتی بۆ قسەیە ناکەی ئەوە شێری وەڵای دەرێ مەڕە کاوێژێ دەکا
ئەرێەوە تو لۆ تەربێتی ئەو کوڕی نادەی لۆ چی کردیە؟ ئەتو دیتت لەو چ بنیشتی سعید کوڕەکان چی وای بێئەدەبی نەکردیە بنیشتی دەتوی تەماشاکە سەر و سکوتی پاشە چیش بێرەوە قەپاتم کرد سعید تو بەڕاست پێم برێ ئەم مۆزوع عشکەم جێ لێ بووە وایە چیزەکە خۆت دەدەیە برازات ئەوە ئەتو پێت گوتیا ئەو مۆزوع لەگە باسکە لەگە برات دەمزانی ئەو فرتەی شانتان پێکدادایە مۆزوعەکەت پێگوتیا برای خۆمە قسەی لە ناشارمەوە کچێک کەلامی خوای نییە ئەمن دەزانم ئەتو چ لە بنسەریە ئەوجە ئەولای مەکە ئەولا ناکەم لە منداڵی وعدم داوەتێ لە منداری و وعداتی باشە چیژی منیان چیژی تووە وەڵی تۆ نییە بەتەنی ئیمنیشە لە من بووە هاوکانی نییە ئەوە مەکە نییە لە بری گوێت ئاگردن سعید سعید بەتەمای لە پێشەمیش تادیدی بکەیت لێ بدەیت ئەرێ وەڵی ئەوە نییە بالعکسی من نیشان دەکات ئەی لە باتی خیانی وەرگرتووم هەوکە ئەو چیژێکی لۆمەیە و لۆمەیە تەواو هاوکانێ فەرهاد ئەتو نییە دەمارم مەگرە خدا عالیمە ئەمە سندم خواردیا ئەو چیژە لە بۆ برازامە ئەگە ئەو سرە بە قەلمۆنە گۆرە چ برازات هەیە دەرێ گۆلک جویتی کورە هەی بۆزێ ئەتو یعنی دەتەوێت ئەمە چیژە خۆم بدەمە کوورێت و نەدەمە برازای خۆم ئەو هیچ ئەو لای نایە سعید ئەو چیژێت و لە بۆ کوڕی منە و تەواو ئەو دەبزانە یا ئەمن دەبم یا ئەتو دەبی ئەمن بام حەسە کوورە بابسی مەلای کاتن کاکە دانیشن چێوە دەچمانە کاکە کاکە دانیش کورە بڕۆ ئاو بچن کورە نیوە سیرواتان ڕێبی پشتان ئاوی پێشتان کەندەرابی و بینەتانم گەڕێنەوە کورە ئەمن جارشکە خۆم تێکەنین گۆ دەکەم کورە ئەمن یا لە خۆم دەکرد بمن بامە لە کۆرم بۆ مۆزە چ نادەچم بەختی چیژەکەش بۆچی بەختی خۆم ڕژ دەکەم چیژی دەدەمەم گۆ لۆمەچیمە سعید کچێ کۆچتا ئەتو چووی لە ماری بابت بینە بەدە دامەزراندیا وەحدت بەبێ من دایتە برات وەڵا چیژی دەدەمە کوڕت کچێ وەڵا نایدەمێ ئەمن ئەو چشەم دانا لە بۆ بەکرۆکەی برازام بەکرۆکە دەڵێ گورە والله شەکرت خوارد لەبەرەوەی کەوا چیژی من لەسەر لانکە بوو ئەمن وعدم داوەتە برام ئەو چیژە بۆ برازان بێت کچێ ئەمن هێشتا نەبوو وعدم دا کچێ ئەتوشم نەی نابوو ئەمن جاعیر بووم دەبوو ئەگەر ژنمی نا چیژەکەم ببی دەدەمە کوڕێ سەدوی برام تازەش هەردەی دەمێ برازای من دەرێ گورە گوروەچی برازای تووە والله چیژی خۆمە و ئەمن مادی بوومە پێوەیە و ئەمن گەورەیەم کردووە و لە پشتێ من هاتۆتە خوارە تۆ علاقە نییە بەسەر چیژی منەوە چیژی خۆمە دەدەمە برازای خۆمە توش بە خۆت سیم خۆ زۆر نالێدا وەڵا لە پشتێ من هاتە خوارە چ برازات هەیە برازات دایم دەرێ قەوسوقە ڕاستە کرایە حەدی چیە بە کرۆکەی برازات بگاتە شێرۆی برازانەوە پێت بڵێم نای برازای من نێنی بە خراپە ها دەنایەک دەقەلۆت دانانیشتنەوە ماڵی کچێ تو خۆ دیتیا تەمەشاکە وەچی برازاکەت لەگە مۆدیلاتەرە چاودەوەندە لێ کردە پڕکرد کردە دەرمان و ها لێ خۆ سۆر کردیا خوا هەری نەگری یا خوا هەری نەگری ئەدی خوا ئەگە هەری نەگریتن خوایە لە دەورم گەڕێ خوایە بیکەی بە قوربانم خدا هەردوو چاوت کۆرەکە ڕەبی قوربانی هەردوو چاوم بی خدا لە ناوت باتن خدا لە کۆرە من کاتەوە قەزام لە گیانە دەبێ یا ڕەبی خدا کۆرەی بکەیت وەبی ئەمن چیژێ خۆم بەمێر بدەم ئەو ئاگای لێ نەبیتن خدایە ئەو بە قوربانم بێ خدایە لاشەی بکەی لەو لاو نەگەمە سەری هەردوو چاوت کۆرەبی ڕەبی بێوەژن پۆشم کەی خدایە شەو قەبرت پێ بکەن وەشی دوعای لە من دەکەیت شنوکە بەڵێ بابا ئەوە لێ هاتم ئەوە مام تو بەکرۆکە هاتینە بەڵێ ماشەڵڵا ئەوە داچشتەر هاتو چویتی دەزانین چیا بەکر هاتی ئەمن ئەتوم دانایە لە بۆ بەکری برازام لەگە مامت شنو بسکە زانە چێ شنو چنیە دایە هیچ ئەتوانیا حەق لە قسەی داکت نەبی داکت هەرچی گوتی هیچ بەجێ مەکە بەجێ بابی خۆت بکە ئەخ بابە بەکر یعنی لۆ چ هاتینە ئەوە ئەمن ئەتوم دایتەوان ئەتوم مێردی بە بەکری دەکەی بەکری ئامۆزات مەرێ بابا هیچ قسەی نەکەی ئەنەما ئەتوو کەڕولاری تەماشا ئابزانە داکنیا حەندەری شەیتان دێ و دەچی لە هیچ جێیەکی ناحوێتەوە ژانی گرتی ئەمن ئەتو دەدەمە برازای خۆم بە قورئان ڕۆحیشی پێدەرچی هەردەی دەمێ ئەوزت نییە هیچ ئاخ و ئۆف و هەراهۆرای نەکەی هەر یەکت پێ گوتی مامەستا هات هەر یەکات برێ بابم وی گوتی و ئەم مێدی پێ دەکەم بابە و مابەی پێناوی ناچیشم باشە ئەخە سوانم ها ئەوەچی تەمە هاتێ ژۆرێش تەمەشای بەکرۆکەت کرد قیسەوەکە ئەها پێی بگرژەوە ددانت دیار لۆی بەکرۆکە کەیفی هات ئەو ئەم ڕۆیشتم شناوە خەرێکی چیرۆڵە هیچ دایە ئەوە چی دەگۆ بابت
بابا ماتبوو نازانم قسم لێ بە شارۆ باسی چ دەکرد ماڵی مامە ماتینێ لە بۆندا خوازین دەزانم ئاگام لێ ئەوزار تۆ چ دەڵێ من حەزم لێ نییە شو بکەم قوربانت دەبم چیژێ خۆم ئەمن ئەتوندا نایە بۆ شێرۆی برازام دایەوە چی و قسانە ئەنگۆ دەکەن لۆ بابم لەلایەکی توش لەلایەکی لۆ چیژم لۆ شێرۆ ئەیبی چیە کوڕێکی جوان ناسک و نازدار بە دڵی خۆتە حەز ناکەم ئەمە هەشووی ناکەم دەزانی خارت فەرهاد چەند ئەتوی خۆش دەوێت دەزانی شێرۆ چەند قەدری تۆ دەزانی ڕێزی بۆ تۆ دانایە دەزانی چەند خۆشیان دەوێت وڵی نازانم دایە ئەنگۆ نەوە دەکەن داکو بابلۆم لێ دەکەن ئەنگۆ چیژم ئێمە مەسلحەتی تۆمان دەوێت ئەتوو بە قسەی بابت مەکە بە قسەی داچی خۆت کە بەخوا لە زێر دەتکێشن هەیە مسقالك زێر مسقالك ئەتوو واهات بە قسەی داکت کە زەرەر ناکەی باشە خواکەری هەستە مەستە چایەک دێنی هەستە باشە باشە نازانم چ بکەم لە دەست داکو بابم بە زۆری بە مێردم دەدەن بڕم جێت لە بابی خۆت بی ئێستا مامەژم کە هاتە ژۆر یەکسەر پڕ دەستی ماچکە وچی مام تا چ دەکەی لاقی ماچ دەکەم کوڕە لاقی کودەی ماچکەی هێ ڕوور دەستی ماچکە دەست پڕ دەستی برێ مامە دەستت ماچ دەکەم سەدوی برام هیچ کاکە نەبی کانیشە شتەکە بتجێبە بەڕاستە ئەرێ وەڵڵا بەکراستە دەستی مامی ماچکە دەستی ماچکە دەی کوڕ خۆم ئەی خوا سەلامەت کارێ وەڵڵا نانا هیچ خەمن نەبیت گەلک مەمنونی نا وەڵڵا بەس ئەمن قیچۆکەک درم سەخرەتە قیچۆکەک لۆ خێر دڵخواز سعید بەخێرێن سەلامەت بی هەستە دەست مامەژم ماچکە لەکە دەڵێم ئەوە چیزە چیژم من ڕازی نییە مێردی پێ بکات بە مەکرۆکێ بابە ڕازی کاکە ئەو چ دەرێن ڕازی کاکە براشنەوە چ دەرێ دەرێ چیژەکەمان دەرێ لە شەکری پێخۆشترا مێر بە ئامۆزای خۆی ئەو زەهەردەی پێ خۆش ئامۆزای نییە فەرموو السلام عليكم. السلام سعيد كول. السلام عليكم سلام دەرە سەری دەبە بەخێر هاتی سەرچاو یا خۆ بەخێر بێ مام هەمزە خوش بسلامتي. سەرچاوم بێ كوي باشي. عەکەم بێ بەخێر بێن. مای خوای خوش بسلامت بخوش. یاخوا بەخێر بێ کاکە گیان ڕەبی لە دەورێ گەڕێمارە وەڵا لە پرکت کەوی ماشەڵڵا تەماشای قەد و باڵایەکە چەند جوانە تەماشای و کراسە مۆرەکە هەر لە خۆی دێ پرکت لە قوربانی دیوە دیوی بنێشت و بیارە وەڵڵا قوربانت دەبم ماشەڵڵا مارە خەزورێکی بێ چاوەڕووم هەنا حتا هێوارە دەریانکە کورە ڕویان هەقیمە هەندێنەوە دەزانم لۆ چاتینەوە تەماشا ئەوژنە بێ ئاقلێ من بە قوربانی جیوە جی بویشت بابا ها بە ئەو سەرژانە چی هات یا کورە مارە خەزورانی مامتم کورە بیئەت چقیە مارە خەزوانی کورە بوس بە دوای ناتەنی پیا بۆ پیا و مردم لە دەستە کورە کونام دەڵێ مام بەس دەلێمەدە سەد و برام لێمەدا چی کردێ فەقیرێ ئەوە ئەمە بە بەرەباب ئەوانێ یعنی سوحبەتش دەکەن سوحبەت لێگە دەکەن لە دەمە وەختی سوحبەت دەسە دەبرا سوحبەتش دەکەین دائما یەک دوورمان قۆرمان دەچێت لە سوحبەتی یا خۆ خێر بێ مام هەمزە خوش بسلامت بخوش. والله هالخير خير. أوا عزم لي يكسر بس منا موضوعك. دەفەرموو أوا فرهاد قوتي أمن عزم لي خدماتك لقى سعيدي نويكمو أما تيكلبونا. ئەها خزماتی والله ئەوە مام هەمزە مۆزوعەکە یعنی ئەو مۆزوع لە مێژە بڕایتەوە ئەو مۆزوعە ئیشی خێرە جێ خۆی گرتیە بەس ئەوانە لۆ خۆ لاترقە و هەریان کوتایتە ناو مۆزوعی لو دايتا چیه تو چیزەکەی خۆ؟ والله کاکە من چیژە خۆم داتە برازایە خۆم چیت کەش نمایە خلاص بە چیت هەموو بڕایتەوە والله بمزانی بە ئەوڕێتی بەگە خۆی داهاتی مام هەمزە هیچ مەوزوعەک نەبڕایتەوە ئەو چیژە خوازای خۆمە هەلو خۆشمانە وەنی خوشکم بەرێ وەڵڵا لەسەر لانکە بووە ئەمن پێشکەشی برازای خۆمم کردووە ئەو قسانە ناخوا قسەی پیاوانە نایژنان هیچ شتێکیش نەبڕایتەوە کاچ خۆم دایت یەمەوتەوە ئامۆزای خۆمە و خینی خۆم هەرۆ منە خینی منی سگرکای خۆمانە تا لە دەورێ گەڕێمارە وەڵا لە پرکت کەوی کچێ بەسکە کچێ هەستم زمانە ببرم بزانە کلیلیلی ئەوە لۆلۆ برازای خۆت کلیلیلی دەکەی لۆلۆ ئی من ناکەی کو هەموو دەورەیاندا یەک تاقە چژمێ وەڵڵا هەر لە بۆ برازای خۆمە کورە سعید نایە خوای بن کورە کاچ کۆم کەنجین چیش بە مێردان ئەو هەیە خوا عەفوت کە ئەو هەرا هۆرای لۆ چییە والله دەنا هەتا لە چێ نەپرسم بزانم بە چێ ڕازیە ئەمن قەت بەو ئیشە رازی نابم تێگەیشتن وەڵڵا مام هەمزا هیچ خۆت مادی مەکە هیچ ئەولا ئەولاژ مەکە چیژە بەوەی ڕازیە
ببرازای من رازیە والله ئاخم ئەمن سعی دەبی ئیلا جێم پرسی چیژەی بزانم سەرە چیژە شنۆ وەرە چیژم وەرە دەوەرە چیژم وەرە شنۆکە دەوەرە مام هەمزەوەتە چیژم شنۆ کوی خۆی سەلامەتی باشی ماما پرسیارێک لێ دەکەمەوە بەس بە بێتر جوابمدەوە بڵێ ئەتو عەز لێ مێت بەچی هەنیان بکەیت بەبرازانی بەبرازان والله مام هەمزە ئەمن نەرازیمە مێر بە کوڕە مامم بکەم نەرازیمە مێر بە کوڕە خاڵم بکەم بەس نازانم داکم دەڵێ لە دەبی مێرفەوەی بکەی و بانیشم دەڵێ مێرفەوەی بکەی بە هیچ یەکیان رازی نیمە سعید خۆجێر لێبوو ئەرێ وەڵا خۆکەر نیمە چیژم شنۆ ئەدی ئەتو عەز لێ مێت بەچێ بکەیت مام هەمزە ئەمن دەبێ بەدڵی خۆم مێردی بکەم آخر کەنجی باری ئەوەی ما چی لەسەر پشتێ لاچێ بەمێر بدرێ کاچی خۆم تکاتان لێ یەکەم قەت ئەوەی نەکەن چیژی لەسەر پشتی لاچێ بەمێر بدرێن لەبەر ئەوەی چێ دەرێ ئەوە گەورە دەبی بە پیاوەکەی خۆی رازی دەبی یان کوڕەکە بەکسەکەی رازی دەبی ئەوەندە حەقیان هەیە لەسەر دایک و بابان ئەوەندەیان لێ مەخۆن